خۆشەویستان سڵاوتان لێبێت هایپەرکلین ئەتوانم بڵم کۆمپانیایەکی زۆر گەورە و ناوازەیە کۆمەڵێک جیهازی زۆر باشی هێناوە بۆچی بۆ پاکردنەوەی ماڵەکانتان مەسەلەن بۆ کومبارەکان بۆ پەنجەرەکانتان بۆ قەنەفەکانتان و هەروەها تەنانەت بۆ پەردەکان کۆمەڵێک جیهازی پرۆفشناڵی ئەمریکیان هێناوە بە نرخێکی زۆر گونجاو کۆمەڵێک ستافی زۆر باش کۆمەڵێک گەنجی کارامەی بتوانە هەر کەسێک گویستی ئۆفیسەکەی یاخود ماڵەکەی یاخود باخەکەی یان کۆمپانیاکەی ئەتوانێت تەلەفۆنێکیان بۆ بکات و کۆمەڵی گەنج بە زووترین کاتێت ماڵەکەت بۆ خاوێنەکەنەوە گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕستەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا بەڕاشی چاوی ئاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە چاوی ئاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 6058 برژانگۆ بەرۆی ئەگری جای خاوی ئاوار ناشمیرگان چاوم ناشمیرگان و ئەم جیهازانە جیهازی زیرەکی پێڵێن تەنانەت تۆزێک کە بەچاو نابین بێ ئەو تۆزەی کە بەچاو ئێمە نایبینین بە قەنەفەکەمانەوەی بە فەرشمانەوەیە بە هەر شوێنێکەوەیە هی 5 ساڵ لەو پێشیش بێ ڕایە ماڵێ پاکێکاتەوە ئەیگا بەبەری گوڵ ئەم گروپی هایپەرکلینە بەڕاستی کۆمەڵێک گەنجی خۆمان کۆمەڵێک گەنجی سلێمانی خۆمان ئێبن بەڕێوە بۆیە فرسەتە بۆ جۆشی قوربان هەر کەس بیەوێ ماڵەکەی پاکاتەوە یا کۆمپانیاکەی پاکاتەوە یا کارگەکەی پاکاتەوە یا مۆبیلیاتی هەبێ پاشی کاتەوە فرسەتێکی باشە کە ژمارە پەیوەندی تەلەفۆنی بکە بە هایپەرکلین گروپەوە ئەم هایپەرکلین گروپە جوانیەکەی لەوەیە گروپێکی کوردی سلێمانی خۆمانن و ئەتوانی پەیوەندی بکەی بە 0 504 2050 0 504 2050 هەردووکان بێ هەر دام و دەستگایەک بێ هەر دایرەیەک بێ یا هەر تەلار و باڵەخانەیە بێ یا ئوتێل بێ یا ماڵ بێت هایپەرکلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوەی ماڵ و شوێنە خزمەتگوزاریەکان لە هایپەرکلین گروپ پاکردنەوەی باخچەی ساوایان و قوتابخانە و ناوەندەکانی خوێندن مزگەوت و نەخۆشخانە و هۆتێل و ڤێلا و باغ لێرە پاکردنەوەی قەنەفە و ڕاخەر و کومبار و مافور لە شوێنی خۆی لە هایپەرکلین گروپ ناوماڵەکانتان بە باشترین ئامێری زیرەکی ئەڵمانی نوێترین تەکنەلۆژیای شتن و لێزەرکردنی کومبار و فەرش و دۆشەکی سەرسیسەم و تاقیمکردنی بە باشترین شێوە پێشکەش دەکرێت ئەم خزمەت گوزاریانە و زیاتری لە هایپەرکلین گروپ بەردەستن هایپەرکلین گروپ لە شاری سلێمانی و دەوروبەری و لە شاری هەولێر بەردەستە بۆ پەیوەندیکردن 0 211 2051 یان 0 504 2050 یاخود لە ڕێگەی ئینستاگرامی هایپەرکلین گروپ پەیوەندیمان پێ بکەن ئازانم خۆشەویستانم لە گەڕامیدیا سڵاوتان لێ بێم کاتتان باش هیوای بەختەوەریتان بۆ خوازم خۆشحاڵم ئەم ئێوارەیەش لە خزمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی خەڵات و دیاری لە گەڕامیدیا لەگەڵ هاوکارم کاکە ڕێباز و کاکبورهان بە یەکەوە بەرنامەیەمان ئامادە کردووە ئەمڕۆ داوای لێبوردنەکەین کە کەمێک دواکەوتین بەوەی کێشەی تەکنیکیەوە
دواتر کاگڕێواز توانی چارەسەری بکات و توانین بەرنمەکە بەردەوامبی لە خزمەتانای خۆشەویستانم بەرنمەی خەڵات و دیاری بەرنمەیەکی هەمەڕەنگە زیاتر بۆ ئاسوودەیەوەیە بە مەبەستیەوە ئێوە بن بە خاوەنی خەڵاتێک لە خەڵاتەکانی بەرنمەی خەڵات و دیاری لە گەڕای میدیا کە کۆمپانیای هایپەر کلین گروپ بۆ خزمەتگوزاری پاکردنەوە پێشکەشێکات و هاوکات ئێمە بۆ هۆیەوە ئەتوانین یادێک لە هونەرمەندێک بکەینەوە ئەگە هونەرمەندەکە لە ژیانە بێ ماڵاوایی کرد بێ زۆر جا هونەرمەندانەمان بەسەکردێتەوە کە لە ژیانە نەماون بە مەبەستەوەی کەەوە لە ڕێگەی بەرنمەوە هەم گفتوگویەک و دەمەتەقەیە بکەین و هاوکات پەیوەندیەکانی وەرگین ئەو تۆڕی کە دروستمان کردووە لە هاوڕێتی و دۆستایەتی لەگەڵیەوە لە هەموو شارەکانی کوردستانەوە بۆی ئەو تۆڕەی هاوڕێیانی گەڕای میدیا بمێنێت چاوەڕی پەیوەندەکانی ئەوەکەین لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی 0 کە ئەمان وەتساپشی لەسەرە و یاخۆ ژمارە مۆبایلی کۆڕەکمان 0 کە ڤایبەری لەسەر و 0 بەڵێ خۆشەویستانم زۆرترین کۆمنت ئێمە هەموو جارێ چانسیەوەی دڵنیا بن کۆمنتی زۆرەوانی کە زۆرترین کۆمنتەکان چانسیەوەیان زیاتر هەیە کە بن بە خاوەنی خەڵاتی بەرنامە و یەک چانسیتر هەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە وەڵامەکان ئەزانن و یاخود نایزانن هەموو کەسانی کە کۆمنت دەنووسن هەموو پەیوەندیانی کە بۆمانێت ئەگەر ئەوانی کە وەڵامەکەیان زانی ناویان ڕاستەوخۆ لە کۆتاییان بەرنمەیە چێتە تیرروپشکەوە بۆ بردنەوەی خەڵاتی بەرنمەی ئەو ڕۆژە بەڵام هەموو ئەوانی کە وەڵامەکانیان زانیوە و یاخود نیان زانیوە هەموو کۆمنتەکان ناوێنە چێتە تیرروپشکە گەورەکەەوە لە کۆتایی مانگا کە ئامێرێکی مۆبایلی ئامێرێکی کارەبایی کۆمپانیای هایپەر کلین گروپی کا بە دیاری پێشکەشتانێکە خۆشەویستانم پرسیاری ئەمڕۆم دەربارەی سیمبولی هونەری مقاومە و هونەری شۆڕژگێڕی مامۆسایەک لێوانلێ و لە هونەر لە شعر لە ئەدەب لە ڕۆشنبیری نووسەرێکی بەتوانە دەنگخۆشێکی بەتوانە کە بە سرودەکانی ئەو ئەتوانم بڵێم ڕاپەڕین کراوە کوردستان ڕزگارکراوەش هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان ناسڕی ڕەزازیە لە چ ساڵێکە هاتووەتە دنیاوە چونکە زۆر جار ڕخنەمان لێگرنانن بۆ هەموو جارەگەڵەن و هونەرمەندە لە ساڵێکە کۆچی دوایی کردووە بەڕێزانێمە مەبەستمان تەناوەیە یادێک لە هونەر اختیارات هەیە بەڵێ 1954 1955 1956 چ بڵێم بڵە 55 بێتن زۆر باشە کاک سەرکەوتیان هیوادارم بە خەدیاوەری بێ و خۆشحاڵم کە پەیوەندی کرد بە بەرنامەکەم خۆش زۆر زۆر سپاس گیانەکەم خۆشەویستانم پەیوەندیەکترمان لەگەڵە کاک لوقمان لە قەزای شێخانەوە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان کاک لوقمان سڵاو ڕێز بۆ تۆ ئەلۆ کاک لوقمان گیان سڵاو بۆ تۆ سلام کاتت باش سەرچاوم کاکە لوقمان گیان خۆشحاڵ بووم گوێویستی دەنگی بەڕێز بۆ تۆ بەڕێز و بۆ کاک لوقمان هەموو کارمەندانی بیسەران بە سامی لە تۆ لەگەڵ ئەستانەک لوقمان زۆر سپاس کاکە لوقمان کاک سامیە کاک سامی لە دووەکەوە کاک سامی گیان داوای لێبوردن نەکەم کاک سامی سڵاو ڕێز کاک سامی گیان تۆ برا و خاوڕێی خۆشەویستی بەرنامەکانمانی چاومانی ماش دەکەم ساغ بنیشەڵا کاک سامی گیان پرسیارەکەمان دەربارەی ڕۆژی لەدایکبوونی یا ساڵی لەدایکبوونی مامۆستا ناسڕ ڕەزازیە سێ اختیارمان هەیە 1954 1955 1956 بەڵێ مامۆستا بچێتی پاری 1955 زۆر سوپاس زۆر خۆشحاڵ بووین کە گوێویستی بەڕێزە بووین هیوادارین بە خەدیاوەر بێت سوپاس بۆ تۆ خاتو شەیدامان لەگەڵایە هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە خاتو شەیدا سڵاو ڕێز بۆ تۆ سوپاس شەیدا خان خۆشحاڵم کە گوێمان لە دەنگی بەڕێزە بۆ میوارێش زۆر سپاس دەکەم بۆ ئەمتە ساڵی 1955 زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خاتو شەیداجان خۆشحاڵ بن گوێمان لە دەنگی بەڕێزە بوو سپاس زۆر زۆر سپاس دەکەم
بەڵێ خۆشەویستانم بەرنامەی خەڵات و دیاری بەرنمەیەکە هەفتەی 3 ڕۆژ لە گەڕێمیدیا پێشکەشەکرێ ڕۆژانی شەممە دووشەمە چوارشەمە کاژمێر دوونی و بەس ئەمڕۆ نیم سەعات دوا کەوتین داوای لەبوورنەکەین لەبەرەوەی کێشەی تەکنیکیمان هەبوو و ئێستا لە خزمەتان هێنم بەرنمەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ کاک سۆرانمان لەگەڵ لە کۆیەوە کاک سۆران جانسڵا و ڕێز بۆ تۆ ئەلو کاک سۆران جیانسڵاو بۆ تۆ زۆر سپاس کاک سۆرانجیان خۆشحاڵ بیم کە جارێکی جۆمان لە دەنی بەڕێز بوو زۆر سپاس کاک سۆرانجیان وەڵامی پرسیارەکەمان نەزانیت زۆر سپاس بە کاکە سۆران لە کۆیەوە سڵاو ڕێز بۆ تۆ کاک سەقەرمان لەگەڵایە لە دووەکەوە کاک سەقەر جیان سڵاو ڕێز بۆ تۆ کاک سەقەر کاک سەقەر جیان سڵاوی خوا بۆ تۆی بەڕێز و خۆشەویست زۆر سپاسیەوە باشن کاک سەقەرجان هیوادارم باش بن کاک سەقەرجان ئێمە پرسیاریم ڕەمان دەربارەی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان ناسڕ ڕەزازی لە چ ساڵێک هاتۆتە دنیاوە 1955 زۆر باشە کاک سەقەرجان هیوادارم بەخە دیاواری جەنابتان زۆر سپاس کاک سەقەر بەڵێ ئەچینە لای هاوڕێی خۆشەویستی سەرجەم بەرنامەکانی گەڕێمیدیا کاک عیماد داڵتونچی لە شاری کەرگوویشی خۆشەویستەوە کاک عیماجان ئەم کاتۆ باش ئەم کاتۆ هەموو کاتێکی باش برا جوانەکە باشن کاک عیماجان چاو ماچەکەم بۆی ڕەخنەمان زۆر لە نەگرن بڵێن هەر یاد لە کۆچکردوانەکە ئەمڕۆ تاجی سەری هونەری کوردی و شکۆیەکی هونەری مقاومە کە مامەسا ناسڕی ڕەزازیە یادیەکەین کە ئەمانەیە خەڵک بزانێن مامەسا گەورەیە لە ساڵێک هاتۆتە دنیاوە کە بەڕاستی بەهاتنە دنیای ئەوە هونەری کوردی ئەوەی تر دەوڵەمەند و جوانتر بووە دەستان خۆش بە مامەستا جان بەڕاستی ئێوە هەمیشە جێخۆتان کردنەوە هاوڕێیان بەڕاستیەوە دەستان خۆش بێوای سەکەتان بەدەخوازم هەموو هونەرمەندەکان بەسەرەکەنەوە وادارمان واسەکەیتن زۆر سپاس کاکە عیمادجان نازانم بڕەکە بەنامەکەتان پڕ تاخیر بووە زانم وەڵی تاخیر بوو کێشەی تەکنیکیمانە بوو کاک عیماجان تۆ دەمێک هاوڕێمانی قەت کێشە قەت کێشەی دونی واگەدار وتم مەخوا بەرنامەکە نییە دوایی سیسا باش لایفەکە کاک عیماجان قەت کێشەی تەکنیکی یەخەمان بەرنایە ڕۆژە کارەبا ڕۆژە مۆلیدە ڕۆژە ئینڤێکتەر ڕۆژە کۆمپیوتەرەکانمان چکە بەڕاستی هەمووی پێویستی بەسییانە هەیە ئێمەش خۆ دەزانی ئیتر چۆن ڕایکێشین بە دوای خۆم دەستمان خۆش بێژادا انشەڵا ئەوە من دەستخۆشیشی لەکەم بە تۆ لە هاوکارانتان لەم چەند ڕۆژە پێشوودا دەنگێکی من و کاکە هادی خۆشەویستە بوو داتان بەزان بەڕاستیەوە ئەمای بۆ من وەکو یادەوەریەک جابەجارێک لەسەر پێشنیاری هەندێک لە هاوڕەکان داوایان کردوێت لە هەموو بەرنمەیەکە پارچەیەک لە ڤیددیۆکانی مامەهادیدا بەزێنین و دەمەتەقیقن دەستان خۆش بێ دەستان خۆش لە بەڕاستی وەسەکەدەم بەدەخوازم زۆرم بەڕاستی کاریگەریانەوە سەرکەوتن بێ زۆر سپاس کاکە عیماجان بۆ وەڵامەکە لای بەڕێستان 55 باشە دەستە خۆش بێ قوربانە بم زۆر سپاسەکەم چاوتمان دەستە خۆش بێ والله تفتح بشكال وتندم والله بشاي عليك الله والله تفتح شاي علي لا والله
بەڵێ خۆشەویستانم لە شارەکەی علیمەردان و لە شارەکەی هابە و لەو گۆرانیە کە ئێستا جۆمان لێبوو لە شاری مەقامات و شاری شکورخەیات و شارە جوانەکەی کە لای هەمومان خۆشەویستە شاری کەرکووک کاک دیارمان لەگەڵای کاک دیار سلااوڕێز بە تۆ ئەم کاتە باش کاکە دیارجیان سلااوڕێز بە تۆ جیانەکە قوربانە بم دەستخۆشی بەرنامەکەت لێکم بەڕاستی بەرنامەیەکی جوان و سەرکوت زۆر سپاس کاکە دیارجیان هیوادارم بتوانین کەوا خزمەتیەوە بکەین کاکە دیار قوربانە بم بۆ ئینەک ماوەساناتریش 55 زۆر سپاس کاکە دیارجیان ناوە داخلی تیر و پشکەکەین و لە کۆتایی بەرنامە چاوەڕێی وەڵامەکانە بنیشە حەزێت نەبێ وەڵای یەک کۆمێنتی بچووکمەیە بەڵە فەرموو جیانەکەم وەڵای سێ ڕۆژە سێرەکەم گۆرای مامەسا شڵدا نابەزێ هیوادارم دایگرێت وەڵای قوربانە بم بەڕاستی دای ئەبەزێنین بەڵام کلیپی کاشیرۆنمان زۆر کەمە زۆربەی و کە هەیە دانیشتنەکانە زۆر جار لەو دانیشتانە کێشە ئەوە جگەرە و شتی تیا کێشراوە جاروێ ڕخنەمان لێگرن هەندێکەڵەن دای بەزێن ناسایە هەندێک ژەڵەن دانیشتنەکان شیاو نیانی نازانین چی بکەین ئەمەش بەڕاستی گیرمان خواردەوە ڕاستەکەی ڕاوی ئەوەی حەزی لێ بێترێ خوا خۆ جگەری کێشانەکە چی زۆر باشە کاک دیارجیان بەسەر چاو ئێمە گوێ لە ڕخنە پێشدیارەکانی ئەوەرێ بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە دەستخۆشیتان لێکم لە کەرکۆ تاف لێمانی زۆر سپاس کاکە دیارجیان چاومانی بەڵێ خات و زەیتونمان لەگەڵە لە شارە جوانەکەی سوێرانەوە خوشی ئازیزمان خات و زەیتون سڵاوڕێز بە تۆ ئەلو ئێوارە باش ئێوارە باش خوشی ئازیزمان خات و زەیتون باش کاک دەزای بەڕێز زۆر سپاس زۆر خۆشحاڵ بم خوشی من الحەمدوللا زۆر سپاس دەکەم دەستخۆش لێکم سەرکەوتوبی خۆشحاڵم کە توانیم پەیوەندیم بۆ عاسڵ بێ زۆر بەڵێ با پرسیارەکەشت 55 بێت زۆر سپاس بۆ پەیوەندی خات و زەیتون کە هاوڕێ هەمیشەی بەنامەکەمە خۆشحاڵ بارێکی بەختەوەر زۆر سپاس سپاس بە تۆ کاک لوقمانمان لەگەڵایە لە قەزای شێخانەوە بەڕاستی چاوەڕێمە کردوتم کاک لوقمان دیار نەبووە کاک لوقمان هاوڕێ هەمیشەیی بەرنامەکان کاک لوقمان جانم کاتەوە بە سڵاوڕێز بۆ زۆر سپاس کاکە لوقمان جان خۆشحاڵ بووم مەمنون سەراوڕێز بۆ تۆ بۆ کارمەندان بەڵێ ماستە شەعبان لە ئاکرێ کاک شعبان لە ئاکرێەوە ببوورە وامزانی کاک لوقمانە کاک شعبان جان کاک شعبان هاوڕێ هەمیشەیمانە هی بەرنامەکانمان کاک شعبان جان سڵاوڕێز بە تۆ مەمنون برا گەورەی منی خێر سەلام بۆ تۆ بۆ کارمەندانی تەلەڤیزیۆن ڕادیۆی گەردەنیچە زۆر سپاس زۆر خۆشحاڵم کاک شعبان جان مەمنون برا گەورەی خۆش حاتم لەگەڵتان بەشدار بەڵێ ماستە بۆ وەڵامەکەس بە 1955 زۆر باشە کاکە شعبان جان زۆر خۆشحاڵم کە پەیوەندیت کرد سپاس بۆ تۆ جانەکەم بەڵێ خۆشەویستان ئەمڕۆ ئەمانەوێ یادێک لە هونەرمەندێکی زۆر شکۆدار بکەین کەویش هونەرمەندی گەورەی نێتۆکەمان ناسڕ ڕەزازیە بەڵێ خۆشەویستان باوکی دلینمان لەگەڵایە باوکی دلین سڵاوڕێز بۆ تۆ سڵاو ڕێز و دەم باش بۆ تۆ بۆ هەموو بینەر و بیسەری ئەم ڕادیۆ و کەنەڵە جوانە سەرچاوە سەرسەری من باوکی دلین پێم وابێ لە ئاکرێ دیسا لەگەڵمانوانێ ناڵم ئەمستان بۆ خەتی ناحیشی ئەزێمە ئێستا لە مەحمورم لە دەوامی پێشمەرگەینە یاخوا سەلامەت بی سەربەرز بی سەربڵند بی زۆر سپاس زۆر پێ خوشحاڵیم لە ڕێگای تووری کۆمەڵەتی فێسبووکی بینەر و بیسەری ئەم ڕادیۆ جوانەمە ڕاستی جێ دەستخۆشیە بۆیەوە سەرکەوتوبی ئینشاءالله زۆر سپاس بۆ تۆ کاکە جان یاخوا سەرکەوتوبی ئینشاءالله لە ئەرشی پێشمەرگایەتی خوای گەورە بتان پارێزێ ئینشاءالله بە ڕێزی مامۆستای زۆر بە ڕێز خوشەوی هەروەسا سڵاوی تایبەتی بۆ هەموو کادر و کارمەندەکان هەموو بینەر و بیسەری ئەم ڕادیۆوانە سەرکەوتوبی یا ڕەبی زۆر سپاس ڕۆحەکەم ئەی بۆ وەڵامی پرسیارەکە چیمان پێڵێ باوکی دلین جان ئێوەش با ساڵی 1955 زۆر باشە قوربان سپاس سپاس بۆ پەیوەندیەکەت خات و هێویمان لەگەڵە لە شاری سلێمانیەوە خات و هێوی جیان سڵاو ڕێز بە تۆم کاتە باش هێوی خان سلام علیکم سەرچاوم خات و هێوی سڵاو ڕێز بە تۆ زۆر سپاس دەستخۆشیم بۆ تۆ بەتەواوی هاوکارانی یادەرم سەرکەوتوو بن زۆر سپاس خات و هێوی سپاس بۆ تۆ سپاس بۆ پێشگانەکەم بازار 155 بێت زۆر باشە هیوادارم بە خدیاوەرە بێت و بە خەوانی سپاس بۆ تۆ
بارگەی خەمم هەڵگرت و هاتمەوە بۆ شارەکەم هاتووم بەرەو دیاری شەنگی کەس و کارەکەم بارگەی خەمم هەڵگرت و هاتمەوە بۆ شارەکەم هاتووم بەرەو دیاری شەنگی کەس و کارەکەم بۆ باوەشی بەسۆزی دایکە دڵ سوتاوە بەڵێ ئەچینەوە بۆ شاری هەولێری خۆشەویست خوشتێکمان لەگەڵایە خات و ڕۆشنە سڵاو و ڕێز بۆ تۆ خات و ڕۆشنە خات و ڕۆشنە کاکڕێ باس پەیوەندیەکەمان لەگەڵا ماوە بەڵێ لە شاری هەولێر خات و ڕۆشنامان لەگەڵایەن سڵاو و ڕێز بۆ تۆ پەیوەندیەکەی ناگا بە من داوای لێبوردنەکەم بەڵێ ئەچین شاری هەولێری خۆشەویست پەیوەندەکە گەڕایەوە لامان خات و ڕۆشنە سڵاو ڕێز بۆ تۆ ئەم کاتە و باش زۆر سپاس دەکەم باش کاکە گیان زۆر سپاس خوشی من یەکەم جارە پەیوەندی بکەی بە بەرنامەکانمانەوە بەڵێ یەکەم جارمە هیوادارم بی بە هاوڕێ هەمیشەی بەرنامەکانمان کۆمەڵێک هاوڕێ زۆر ئازیز و خۆشەویستمان هەیە لە خوشکان لە برایان لە هەولێر تۆش ببی بە هاوڕێیەکی هەمیشەی بەرنامەکانمان ئینشاڵڵا بەو هیوایم خوشکەکەم وەڵامی پرسیارەکەم ڕۆمان نەزانیت وەڵی منیش بۆکو هاوڕێیان بە 1955 بێ زۆر باشە دەست خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت خات و ڕۆژنا زۆر زۆر سپاس خوات لەگە سپاس خات و نەوژینمان لەگەڵایە هەر لە هەولێرەوە خات و نەوژین سڵاو ڕێز بۆ تۆ خات و نەوژین خات و نەوژین سڵاو بۆ تۆ خوشی من سڵاو بۆ تۆ سلامت سەرکەوتوو بینوژینتانەکەڵ خوشی من وەڵامی پرسیارەکە لای بەڕێستان چییە؟ بەڵێ 1955 زۆر باشە پەیامەکەت گەیشت زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس ئێوارە و بەراو غوربە زەفەر لە بارم باوانم ئێوارە و بەراو غوربە زەفەر لە بارم باوانم سۆمای هەمیشە بەڵێ خۆشەویستان خاوەنی ئەم دەنگاڵتونیە ئەم دەنگە زێڕینەی کورد ناسەری ڕەزازی لە ساڵە کاتۆتە دنیاوە پرسیاری ئەم ڕێ بەرنامەکەمانە خاتوپەریمان لەگەڵە لە شاری هەولێرەوە خاتوپەری سڵاو ڕێز بە تۆ ئێوارە باش جەزا ئێوارە باش پەریخان خۆشحاڵ بووین کام ئێوارێش توانیت پەیوەندی بە بەرنامەکەمانە بکەیت زۆر سپاس زۆر سپاس دەستخۆشتان لێ دەکەم سەرکەوتو بن سڵاو بۆم برام لە بەش پەیوەندیەکان خۆشحاڵ بووم ئێوارێژ لەگەڵتان بووم ئێمەش هەروەها زۆر زۆر خۆشحاڵ بووین سەرچاومان خوشی ئازیزمان زۆر زۆر بەڕێزی سپاس بۆ وەڵامەکەەوە هەروەکو هاوڕێیان بە 1955 زۆر باشە هیوادارم بە خەدیاوات بێ خاتوپەریجان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس وەڵی شەمسێکمان نێمز ئینشاءڵڵا دەی باشکم ئینشاءڵڵا شانست هەبێ خوا گەورەیە ئینشاءڵڵا ئەخوتمەوەتان پێ بڵم خاتوپەری ئەوانەی کە مشکڵاتیان بۆ دەرناچێت هەموو ئەوانەی کە وەڵامیان ناوەتەوە ئەوەی کە بیزانن یان نەیزان ناوێنە چێتە تیر و پشکە گەورەکەەوە لە کۆتایی مانگاکەوە ئامێرج کارەبایی دەرەچێت زۆر سپاس دەستان خۆش بوو بۆ هەر یەکێک لە هاوڕێیان دەرچبێت زانم بۆ من دەرکەوە ئەمڕۆژ بۆکەی دەرجێ یاخوا پیرۆزی بێت زۆر سپاس بۆ ئەو دڵە پاکە و سپاس بۆ تۆ زۆر سپاس ئارێکی باش ئارێکی باش ئەچمەوە بۆ زاخۆ بۆ لای هاوڕەکانمان کاکەنەوە لە هاوڕێی دێرینەکانی ئەم بەرنامەیە تازەم بەرنامەی وای دات هاوڕێی دێرینمان هەیە ئێستا ئەوانەی کە لە سەرەتاوە لەگەڵمان بوون
کاکەنەوە بجان سڵاو هەر لێرەوە تاک و زاخۆ بۆ تۆ بۆ ئازیزان من زۆر زۆر سپاس مامۆستای بارەی سڵاو بەڕێز منیشی زاخۆ کەدەلال بۆ تا ئێستاجەم کارمەندین کەناڵی گەریان میدیا هەردەم وەتا چەی خۆش بن و سەرکەفتی بن و شاد و بەختەوەر بن بۆ خزمەتا کەلتور و زمانی میدیا بەردەوامی و پێشدەچوونی و سەرکەفتنی بۆ تا بۆ کەناڵی گەریان میدیا بخوازن خزمەتەوە جێهێن دیان دەستخۆشی بکەن هم پاڵپشت و پشتەوان بنم دەلەوەدا هیچگان بەردەوا بن و رب العالمین هاریکاری هەوە بی زۆر سپاس دەکەم باوەڕت هەبێ ئێمەش زۆر خۆشحاڵە بم کاتێک کاگڕێبەست پێمەڵێ پەیوەندێک لە زاخۆوە لە ئاکرێەوە لە دهۆکەوە لە سۆرانەوە لە هەولێرەوە لە کەرکووکەوە لە هەر جێگاک بێ من ئەوم پێخۆشە ئەو هاوڕێتی هەبێت ئاکێت بێگومان وەکتی بوو ڕاست بێژێکی چاو بین ئەس کوردستانەمەیە باشووری زاخۆ بیرە حتا خانەقین و حەلا چاوکەرکووکی خۆڵا گرتن بعضی مالا کردیم هشت مولد هنی تبعی که جوان که پوستا دا بری نشتی و تبریز که و دو غاق و پاشت که بدن ابراهیمی اویا جن که هستی وقتی پیش اجتماعی و پوستاوری و میرو دوستی اویا حساب تو گذاشت گیرانی زۆر سپاس کاک نەواب جان ما مستقبل بارد والا من تشکر که بل 1930 پیش گرفت زۆر باشە قوربانە بم زۆر سپاس بۆ پەیوەندیەکە و کاک نەواب جان هیوادارم سەرکەوتوو بگرەکەم ممنون مامۆستا خێری منە خودت گەلێن سپاس گیانەکەم هەردوو چاوم وەک ئاویمان لەسەر ڕێگات قەتیسماوە هەردوو چاوم وەک ئاویمان لەسەر ڕێگات قەتیسماوە چۆن خەم نەخۆم باوە کۆرپەی دڵم بەجێ ماوە چۆن خەم نەخۆم باوانەکەم کۆرپەی دڵم بەجێ ماوە بەڵێ پرسیاری ئەمڕۆمان لەسەر یەکێک لە ئەتوانم بڵم بەردی بناغی هونەری کوردی یەکێک لەو هونەرمەندانێکەوە بەڕاستی خزمەتێکی زۆریان بە هونەرینێتەوەکەمان کردووە هونەرمەند ناسڕی ڕەزازیە لە چ ساڵێکە هاتوۆتە دنیاوە بەڵێ پەیوەندێکمان لەگەڵایە باوکی دیار لە باوکی ئەمیر لە کەلارەوە هاوڕێ هەمیشەی بەرنامەکانمان باوکی ئەمیر سڵاو ڕێز بۆ تۆ باوکی ئەمیرجان خۆشحاڵ بم کە ئەمڕۆژ پەیوەندی کرد بە بەرنامەکەمانەوە زۆر خۆشحاڵ بووم سپاس باوکی ئەمیرجان بۆ وەڵامی پرسیارەکە لای بەڕێستان چییە؟ زۆر باشە زۆر خۆشحاڵ بووم هیوادارم بەخە دیاوەری بێ باوکی ئەمیرجان سپاس بۆ تۆ سەفەر لەبارم باوانم سۆمای هەمیشە نازداری پڕ لە ناسۆری بەڵێ خۆشەویستانم هەوێنی ئەم بەرنامەیە لە یەکشتەوە دروست بوو بیرۆکەکەشی تەڵەن وێنەکەی کاکادی لە پشتمەوەیە هونەرمەندی کۆمیدی و قسە خۆش و پێشکەشکاری ئەم بەرنامەیە پێش من کە بەناوی دەمەتەقیەوە بوو لەگەڵ یادەوەریەکانی کەەوە عینەکەی لە بەردەستمەوە لەگەڵ ئەم جامی کە و وەکو هێمایەک بۆ سادەی ژیان کە ژیان هیچ نییە لەو جامعە ئەوێ خواردەوەستا لەو جامعەیە من بە بەرچاوی هەمووتانەوە ناوی ئەوانی کە وەڵامەکە زانێکەمە ناو ئەم جامە و دواتر تیر و پشک ئەنجامەین و داوا لە مامەڕێبازەیە لەسەر داواکاری هاوڕێیان هەندێک جار شەدێکی کورتی مامە هادیجیانمان پێشەش بکاتەوە بۆی کەەوە بزانین ئەم بەرنامەیە تەنها مەبەست دەمەتەقەیە مەبەست پەیوەندیکردنی ئەوەیە مەبەستەوە کە ئێمە ئێوە بە یەکەوە هاوڕێ بین ئەجینا خەڵاتەکەمان ئەتوان بڵم دیارێکی ئەوە بچووکە خۆمان شەرمەزاری کە ئەو هیچ نییە لە ئاسی گەورەی ئێوە نییە بەڵام تەنها مەبەستمانوەیە کە ئەو هاوڕێتیەمان هەبێ لە نێوانی ئێمە و ئێوەی خۆشەویستە بەڵێ پەیوەندەکان بەردەوا من بەڵێ خوشکی هاوڕێ هەمیشەی بەرنامەکانمان خوشتی خاتوپەریمان لەگەڵایە ئەم کاتەوە باش
سلام علیکم سەرچاوم خۆشی ئازیزم بەسەگە ناوەکە و نەزانم مەگەر هەر بنووسم خوشی پەریخان چونکە بۆ تیر و پشکەکە بەڵێ مشکلەمان نێ دایکی ڕۆنیامە دایکی ڕۆنیە سەر هەردوو چاوم خوشکەکەم چاوەکان سەقمیان ڕبی سڵاو و ڕێزم لۆ تو و کارمەندان و بیسەران زۆر سپاس خوشی من خۆشحاڵ بین کە تۆش پەیوەندی کرد بە بەرنامەکەمانەوە ئەگەر وەڵامی پرسیارەکە ئەزانی بۆی ڕاستەخۆ ناوە داخلی تیر و پشک بکەین بەڵێ سپاس دەکەم بەڕێزم با منیش هەر لە ڕێزی هاوڕێیان بە وەڵامەکەم هەر وەکو ئەوان بی زۆر سپاس بۆ تۆ هاوڕێیان کاگەر ڕێباز ئاگاداری کردم کە ژمارەی ڤایبەرەکەمان دیارە کێشەی هەیە و ئەگە بتوانن پەیوەندی بکەن بە وەتساپەوە یا بە ژمارەی هەر بە نۆرماڵ تەلەفۆن بکەن زۆر زۆر سپاسانەکەین خۆشەویستان بەردەوامین لە بەرنامەیە و بەیەکەوە گوێبیستی مەشهەدێکە بین لە مەشهەدەکانی ئەوە مامۆستا عومەر لە تەنیش مامۆستا محەممەد بەشدارە و موسەڵە ماستە تەمغەلی وراوەکەم بەدەستەوەیە باوەکە مامۆستا عومەر باوەکە عەلەی کاسەرە ئەمە نەخۆش بەس ئەگەر لێ ئەوەی لێی بزانە بیکە کۆرە چلۆرەی چی مامۆستا عومەر ئاکام بنێرە چیلکەیەکی پێیاکەم و چیلکەیەکە بۆ نێرم بەڵە خۆشەویستان پەیوەندێکمان لەگەڵایە خاوەن بیرۆکەیەم بەرنمەیە و هاوڕێ هەمیشەیە و برای گەورم مامۆستا عومەر مامۆستاجان سڵاو و ڕێز بۆ تۆ سڵاوی خواتانە بێ براکەم ڕاستی وەڵی بڕاستی ئەم بەرنامەیە خۆشیەکەی دەوایە کە هەموو کاتە یادەوەریە کۆنەکان بین ئێمە خاتەوە هەموو کاتەوەی تر بڕاستی عجیبی ئەومان کات گوێبینی هەموو بەرنامەکانی زۆر سپاس مامۆستاجانەوە گەورەی خۆت ئێوە خەڵکێکی بەوەفان ئێوە خەڵکێکی زۆر دەستخەتن ئێوە خەڵکێکن کە بەڕاستی هەموو کاتێ هونەردۆستان و خەڵکانی شارەکەتان لەبیرە هەموو خەڵکی دەمەنی شانازی لە جەلات و کاکە ڕێبازەوە کە وەکو سەربازێکی ون لەو کەناوەیە خزمەتەکەن زۆر سپاس مامۆستاجان بەخۆیان هەتا نەفەسمان تیابێ ئەمانەیە دڵی خەڵک لەم بارودۆخەنە هەموارەیە خۆش بکەین توانین لەسەر ڕێبازەکەی مامە هادیجان کە خۆی جیرفانی بەتاڵ بوو خەڵکی هەنەیە کە بەرگەی ئەو نەهامەتی و نەبوونی بگرن خۆی پێکەنین بە تایبەتی لە ڕادیو گۆڕان مەقابلەم بۆ بە تایبەتی باسی جەناب کردەوە خەڵکێکی ئەمەە خۆشەویستی وەکو سەرباز بوون بەڕاستی خزمەتی سەردەم چین کۆزەکانی وڵاتە زۆر سپاس مامۆستاجانەوە بە وەفایی و دڵسۆزی خۆتە بۆ ئێمە و بۆ گەڕێ میدیا سپاس دەکەین مامۆستاجان ئەمڕۆ یادی مامۆستا ناسڕی ڕەزازیەکەینەوە ئەگەر بەڕاستی ئەو بوونی نەبووە هونەری کوردی جارە هەر هیچ نەبێت لە بواری سرودی شۆڕژێرە و لە بواری ئەو دەنگە ڕەسەنە و ئەو گۆرانیە جوانانەیە بەڕاستی کە لەنجی گەورەی هابوو سواز بەخوایە خواتەمە درێژ بێ مامۆستا ناسر ڕەزازی لە ساڵە کە هاتوۆتە دنیاوە پرسیاری ئەمڕۆمانە بۆی یادی بکەین بۆی کە وەکو شکۆیەک بۆ ئەو پیاوە گەورەیە ئەمڕۆ باسی سەروەریەکان یەکەین هیچ اقتراح شتێکی هەیە ئەرەوەڵا ئەمە سێ اختیارمان هەیە 1954 1955 1956 پێم وایە 55 ئەوە ئەزانم وڵا زۆربیان نوێن نووسیو لە کۆمنتەکانە مامۆستاجان دوای زۆری نەشکۆی پیا و باوەڕ ناکە مشکلی هەیە بێگە لەگە زۆری نەیەبێت مامۆستاجان لە خزمەتە کێشەمانە لە هاوڕێن لە خۆمان نەڕەنجی مامۆستاجان زۆر خۆشحاڵ بووم کە گوێبیستی دەنگی بەڕێزە زۆر سپاس مامۆستا عەزیز سڵاو و ڕێزم هەیە بۆ ڕادیۆی گەڕیان و کارمەندانی ڕادیۆی گەڕیان زۆر سڵاو و ڕێزم هەیە بۆ کوردانی ئەوروپا و لە هەر جێگەیەکن وەکو خۆت ئەڵێ لە هەر جێگەیەکن ئێمە سڵاوی خۆمانیان پێ ئەگەێنین لە ڕادیۆی گەڕیان و کە ڕادیۆی جەناب و هەموو بیشەرێکی بەڕێزە کاری ئێمە خزمەکاریکردنی ئێوەیە سەرکەوتوو بن سڵاوم ڕێزم هەیە بۆ هەموو ئەو برا خۆشکانەی کە پەیوەندیەکەن ناوی هەمیانم بۆ ناوترێ و لە کاکە بەرزان و چەند جەماعەتێکی کە و هەر هەمیان کەس و کاری ئێمن و بەڕێزن ڕادیۆکە ڕازێننەوە ماڵی هەموو لای ئاوا بێ ئینشەڵڵا وەکو خۆت ئەڵێ سفرەکە ماڵەکانمان با پێکەنی ناوی و مجلیسەکانمان خۆشکەین بە چەند نوکتەیەکی پێکەنی ناوی زۆر خۆشە فەرموو بڵێ پرسیاریان کرد لە برایە گوتیان باشە بۆچی هەرچی خەڵکا لە سەڕی عەزا هەمی بەرەولایەک ناڕوا
یەکێ بۆ ڕۆژەڵات ڕڕوا یەکێ بۆ ڕۆژ ئاوا یەکێ بۆ ئەملا بۆ ئەولا وتی ئەگەر هەمی بۆ لایە کۆ بڕا ئەو لایە دنیا خوسەوێ ئەملاقی هەڵەگەڕێتەوە بە سەریا جوانە زۆر جوانە ڕاستە بەڵێ بەندێکی گەوانی نوکەیەکی گەوانی ئەڵێ پرسیاریان کرد لە مەلای مەشهور وتیان تۆ گەورە یا براکە وتی وەڵام پان ئەو ساڵێ لەمە گەورەتر بوو بەڵام ئیستا لە تەمەنێکین هەردووکمان بەڵێ بەکاتان زۆر لێ نەگرم یەک شعری بشکۆلە لە خزمەتتانە پێکەینم ببێتە ئازاری دڵی هیچ کەسێک ئایکە جوانە ئایکە جوانە هەندێک کەس هەیە پێکەنینەکەی ئازار خاتە دڵی چواردەورۆ بەڵە زۆر ڕاستە هەندێک کەس پێکەنینەکەی ئەبێ بە زوڵم بە زوڵم و چواردەور خەفەتی پێخۆن زۆر ڕاستە نوکتەی پندێکی کە ئەڵێ هەژار و ئەمەشمان باس کردووە بەڵام با دووبارە کەینەوە بەڵێ قوربان ئەڵێ هەژار لە هەندێ ئیسراحەت و خۆشی ژیان بێبەشە بەڵام سڵای خۆ لەبێ سڵاوی خوا لە جەنابیشتان بێ بەخێر بێنێ خۆ زۆر سپاس سەلامت بیاخوا ببوورە پرسیارەکە و تەوەرەکەیشم خۆش نییە خۆ دەزانی ما ژیانمان خۆشێ وایە بەڵا بە تاکید بەتایبەت لە من لیگە بوو جەنابەت با لەوە دەست پێ بکەم هیچ کاتی بیر لێ مدن کڕۆتەوە لەوەی کە ئەم دنیا بەجێ بێڵیت ئەی بێگومان هەموو کاتێک ئێمە هەموو ئینسانێک وەختێکی بۆ دانراوە بۆ ژیانی و دوای کە ژیانی کۆتایی هاوە بێت جێی بێڵێت و بمرێ یعنی مردن شتێکی حەتمیە ئامادەی بمری یعنی لە ئیستایە بەڵێ ناوەڵە ژیان بۆ زۆر خۆشەوێ بەڵام هەچ کاتێک خی گەورە کۆتایی بە ژیانم بێنێ ئەوە ئیتر دەسەڵات نییە بەڵام تا ئەو کاتی لە ژیانم ئەوە فەلسەفەی ژیان بوو لای مامەهادی کە من پێتان دەڵم هەموو جارێک بە جێفانێکی بەتاڵەوە هانی خەڵکیەیە کە ماڵی دنیاوە نییە بەبێ ئەوی تروسکاییەک خۆشی لە دڵی خۆی هەبێ بە دڵ و بەو پەڕی توانای خۆی قاقای لێە بۆی ئەوە بخاتە پێکەنین و خۆشی بەڵە پەیوەندێکمان لەگەڵە هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان کە کۆتا پەیوەندیشە خۆشی ئازیزمان خاتونە ئازیزەکە و خوشکە بچکۆلەکەی گەڕیان میدیا خاتو لێوان کۆیی خاتو لێوان جانسڵاو بۆ تۆ ئێوارە باش کاکە دۆستان ئێوارە باش خاتو لێوان جانم کاتەوە باش خۆشحاڵ بین کە ئاتیتە ناو بەرنامەکەمانەوە سپاس خۆشحاڵ بووم ئەم بەرنامەیەش بەرداری کودەت خۆش لە تۆ کاکە ڕێباز دەکەم مانتو نەبن مەڕاستی لەسانە بڵێ ئەم یادەوەریانە زۆر تاڵە مامە جەزایگان زۆر ڕاستە خاتون گیان بەخۆیان بۆ یادەکان ناکەین دڵیەوە ناخۆش بکەین بەڵام ئەبێ ئەمە پێشنیاری چەند کەسێ بووکە لەم ڕۆژانەیە پەیوەندیەکەن مادەم بەرنامەکەی مامەهادیە هەر جارە و یادەوەریی لە بەرنامەکەیە دووبارە بکەنوتمان بەسەرچاو بەڕاستی من دەڵێم مامەهادی ئەو کاتێککە تۆ لە ژیان بووی ژیان زۆر خۆشتر بوو لە ئێستا ڕاستە خۆ هەتا بێ ژیان بەرەو ناخۆشتر ڕا بەداخەوە ینی مەسەرەن هەموو ساڵەگەڵی خۆزگەم بەپار هەموو ساڵێک هیوای وایە ئێستا و لە خۆشترین شوێنی دنیا بێ و جێگایەوە باش بێ و تەمەندرێکی بۆ خانەوادە و تەواوی ئەو کەسانێک کە هەمیشە ئەویان خۆش دەیە هەمیشەویان لێدا تایبەت ئێوە بەڕاستی سەلمانتان کە چەند بۆ فانە بەرامبەری مامەهادی کاکە دەزانکە زۆر سپاس خاتو لێوانجان وەڵی هیچمان نەکردووە بەڕاستی ئێمە ئەو پیاوە ئەوەنەی خزمەتی ئەم گەڕێ میدیای کردووە وەکو خۆدا گەدار بووی بە درێژایی 2 ساڵ بەبێ پاداش بەبێ موچە بەبێ هیچ شتێک لەم شوێنەی منە بە سەرما بە گەرما هاتووە بەرنامی پێشکەشکردەوە بەبێ بەرامبەر وەڵا وایە ئیشکەڵا ڕقی ئەو شاد دەبێ و تەمەندرێکی بۆی بەجێ خاتولیان کاگرێباز لەو دیوەڵە بەخوا من تاخیر بمایەت و ڕابوو پێش ئێمە لێرە بوو پێشەوەی کە ئێمە بینە و ئامادە بەوەنە بە ئەوەنە دڵسۆز بوو بۆ ئیشەکەی خۆی وەڵا بێگومان وایە خاتو لێوانجان وەڵامی پرسیارەکەی ئەمڕۆمان چیمان پێڵی خوشی من سڵاو لە کەڵە هونەرمەندی کورد دەتوانم بڵێم هونەری کوردی ناوستان دەگەری کورد و تەواوی کوردستان گۆرانیەکانی هەموو یەک دێ خۆشترە و لە خانەوادەکەی هەموو ڕێچکەویان گرتوتەوە و هیوای کەمەندرێکی بۆ یەک بێت چا دەخوازم ڕۆحی خاتمەزە شاد بێ بەڕاستی دەتوانم بڵێ ئەو پێشمەرگەی کورد بوو وەکو ئافرەتێکیش تەمەندرێژی بۆ ناسەڕەزاتی دەخوازم لە ساڵی 1950 لەدایکوا کاکە دەزەگێ زۆر سپاس بۆ تۆ خوشکی عزیزم هیوادارم هەمیشە ئاوا لەگەڵمان بی لە بەرنامەکانە بەرنامەکانمان بە ئێوە جوانترێ بێت سپاس بۆ تۆ سپاسان دەکەم بجا ئێوەش بەردەوام بن دەست خۆشتاری دەکەم دووبارە ئێوارەتان شاد زۆر سپاس ئێوارە شاد بەڵە خۆشەویستان کاگرێباز چەند گۆرانیی یا گۆرانیی بە مەسا ناسڵمان ئەکا بە دیاری هەتاکو ئێمە
سیڤەکەی مامۆستا ناسر ڕەزازی ئاماداکەین و تیرروپشکەکە ئەنجامێن و ئەگەڕێمەوە خزمەتەن. بەڵێ خۆشەویستان، مامۆستای هونەری مقاومە و مامۆستای هونەری ڕەسەنی کوردی سیمبۆلی هونەری جوان، هونەری ئەتوانم بڵێم ئەو هونەری کە شانازی بە بکەی ناسڕی ڕەزازی لە زاری خۆیڵێ من لە مانگی پوشپەڕی ساڵی 1334 هەتاوی ساڵی 1955 زاینی لە شاری سنەی کوردستانی بندستی ئێران لەدایک بووم. جگە لە خۆم 4 برا و 4 خوشکی دیکەم هەیە. سەردەمی مناڵیم پڕ بوو لە کێشەی زۆر. بەهۆی پێکاتەی گەڕەکەکەمانەوە پیشەی باوکم بەرگدرو بوو، دوای خوێندن لە قوتابخانەش دەگەڕامەوە بۆ دوکان بۆ لای باوکم بۆ ئەوەی یارمەتی بدەم. دوکانی باوکم لە ناو مەیانی میوەفرۆشەکاندا بوو. ڕۆژانە لەبەر خەڵک و پەرژینی هەبێ حەیوان و بار و چرخ و داشقەی حەمباڵ و ئەوانە ئەوەندە قەرەباڵق و جەنجاڵ بوو ڕێ نەبوو هەنگاو هەڵگری. لەو سەردەمەدا رادیۆ تەنیا لە گەورە ماڵان و چایخانەکان هەبوو. من کە حەزم لە هونەری گۆرانی بوو ڕۆژان ڕوومە کردە قاوەخانەکان بۆ ئەوی بەهۆی گرامافۆن و رادیۆی پیلی ئەو سەردەمەوە گوێ لە گۆرانی بێژە کوردەکان بگرم. لە تەمەنی 6 ساڵاندا لە خوێندنگای هەدایەت لە شاری سنە لەبەر خوێندن دایەنام. خوێندنیش دیارە فارسی بوو. لە پۆلی دوودا بووم. لە پەنای خوێندنگەکەمانە مەلایەکی پیری خوێن شیرین دوکانێکی دانابوو کە قەڵەم و کاغەز و ئەدەوات و شیرینیجاتی وەکو ئاودونان و کەشکەتونە و کونجیگەزۆ و گۆچانقەن و ڕەحەتول کولیچە و هیدیکە دەفرۆشتوانەی قورئانی شێوتەوە لە ناو دوکانەکەیە. بەڵە باوکم دەستی گرتم و بردمی بۆ لای ئەو مەلایە و بەڵێنی لەگەڵ بەس کە پاش تەوابوونی خوێندن قورئانم پێ بڵێ. منیش هەرچەندە دلکا و ڕازی نەبووم دەستم پێکرد. جاوەرە دوو قوربەسەری گەورە بۆ منی ژێردەستی داما و دەبوو دوو زمانی بێگانەی بە زۆر بەسەرماندا سەپێنرا و بخوێنم. زمانەکەی خۆشمانیان لێ کردبووین بە قۆرقۆشم و ژەق نەموت. بۆیە ئێستاش کوردی وامان هەیە خۆی ناناسێ و نازانە چێیە. ئەگەر خوێندن تەواو دەبوو خوێندنگادا دەخرا. مناڵان بەردەبوونە کوچە و کۆڵانان بۆ کایە و بۆ یاریکردن. منیش دەبوو بچمە خزمەت مەلا بۆ وانەی قورئان. مەلا ئەوە خەریکی گوتنەوە ئەلف سەر ئا لام زەنە ئال. خەریکی ئەو دوانەیە بوو. منیش بیر و هۆشم لە لای مناڵان بوو کە جاروبار بە شۆڵەکەی دەستی حەسیری سەر عەرزەکەی دادەگرت و ئێمەش بە شەقە و شریخەی شۆڵەکە ڕائەسڵەچین. تەنها چاکەیە کە هەیبوو قەت لە کەسی نەئەیە، تەنها حەسیری سەر زەویەکەی نەبێ. حەسیری ژوای لێ هاتبوو ئەگەر گیان و هەستی هەبووە شکاتی دەبرد دەربەر ئەو خوایە و ئەوانەی لێدا ئەوانەی کێشاوە بە حەسیرەکە. چارم نەبوو حکمی حاکم بوو مەرجی مفاجات. مناڵش بووم لە فێڵ و تەڵەکەی وا ڕانەهات بووم کە خۆم بجزمەوە نەچم.
ساڵی دوایی دەستم کرد بە خۆت زیینەوە و درۆ دەرەسا تا پێم دەکران نەدەچوم هەندێک جار مەلا بۆ ئەوی پۆڵەکەی نەفەوتێ لە پەنا دیواری دوکانەکەی کە پاڵیوە دەواازەی خوێندنگەکەەوە دابوو خۆی حەشار دەدا و دەیگرت و دەیگوت بێرە و قورعانەکە بخوێنە دەنا ئێژم بە باوکت و داد پڵۆسیە بەم شێوەیە هەموو مەرحەلەی حجرەوانی تەواو کردووە لە پۆلی شەشی سەرەتایی بوو دیارە لە پای قورعان خوێندنە باوکم بە زۆرم لێ هەمیشە لەگەڵ خۆی ئەیبردم بۆ نوێژ و ڕەمەزانە ژنەی دێژ ڕۆژم فەوتێ سەران نێشێنم پاش وەرگرتنی دیپلۆم لە ڕشتەی وێژە ئەدەبدا بوو بە مامۆسای خوێندنگەی سەرەتایی لە دێهاتی لە نێوان سنە و مەریوان بنەی بزان کە بەداخەوە هەر بزانیشم بە چاو نەدیت لەبەر بە سەرداهاتنی ڕاپەڕینی گەلانی ئێران و شۆڕشی کوردستان چونکە ئیتر نەمتوانی مامۆسایەتەکە درێژە پێ بدوم کەوتمە زیندان پاش بەربوون لە زیندان لەگەڵ کۆچکردو و مەرزیە دوو مناڵەکانمان دڵنیا و ماردین چوینە شاخ و بووینە پێشمەرگە وەکو گۆرانی بێژێکی کورد تا ئێستا نزیگەی 40 کاسێتی گۆرانی فۆلکلۆر و ئەویندارانم لە وڵات تۆمار کردو و بڵاو کراونەوە لە شۆڕشی کوردستانیشە چەند ساڵۆک پێشمەرگەی خەباتم کردووە کۆمەڵی گۆرانی نیشتیمانی شۆڕژگەرانە و سرودی سیاسیم لە 4 کاسێتا بڵاو کردوێتەوە بەڵێ مامۆستا ناسر ڕێزازی ژیاننامەکەی زۆر بە دوو درێژی و تەسەلی هەیە کە بەڕاستی پڕە لە شکۆداری و سەروەری ئەم مامۆسایە تاجی سەری هونەری کوردیە و ئێمەش حەزمان کە ئەمڕۆ لە گەڕامیدیا یادی بکەینەوە بەڵە تیرفچکەکەمان ئەنجامدا و لە بەش کۆنتڕۆ پێیان ڕاگەاندم ئەمڕۆ کۆمنت لە چانسی کۆمنتەکان بۆ ئەمڕۆ بڵێن خاوەنی خەڵاتی بەرنامە ئەمڕۆ لە شانسیوانە بۆ کە کۆمنتی زۆریان نووسیوە ئالا محەممەد لە کۆمنتەکانە کە زۆرترین کۆمنتی نووسیوە بوو بە خاوەنی خەڵاتی بەرنامە ئەمڕۆ داوا لە خات و ئالا محەممەد دەکەین کەەوە بەنامەیەک لە ماسنجەر یا لە ڕێگەی ڤایبەر یاوە سەب نامێکمان بۆ بنێرێ بۆ خەڵاتەکەی پێشکەش بکەین پیرۆزە لە خاتوەلا و لە هەمووانەی کە ئەمڕۆ بەشدار بوون ڕێز و سڵامان هەیە و پێتان ڕاگەێنم هەمووانەشی کە ئەمڕۆ نەبوون بە خاوەنی خەڵاتی بەرنامە ناوێنە خێنە تیربشکە گەورەکە یەکی 11 ئامێرێکی کارەبایی کە دیارە دیاری و سپۆنسەری کۆمپانیای هایپەر کلین گروپە بۆ بەرنامەی خەڵات و دیاری بەم شێوەیە کۆتایی بەرنامەی ڕۆمان هات لەگەڵ هاوکارم کاک ڕێباز و کاک بران کاتی خۆش بێ و ماڵتانەوە